سڵاوتان لێبێ ئەمڕۆ باسی قەستەڕەکەین بە دەرلەدڵ ئەمە زۆر جا بیستمانە کەسێک قەستەڕی دڵی بۆ کریا خۆت پزیشکی قەستەڕی دڵەکە بەڵام ئەمڕۆ باسی شتێکی ترەکەین قەستەڕەی مێشک و پەلەکان و ئەو شوێنانەی تر کە ڕەنگە تا ئێستا زانیاریی ورد و دروستمان لەسەری نەبێ بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر دیلان کورداکەین کە پسپۆڕی قەستەڕەی مێشک و قەستەڕەی پەلەکانە دکتۆر بەخێر بیت پێمان بڵێیت قەستەڕە جگە لە دڵ بۆ کوێی تری لە شەکرێت بەخێبێ ناخوا ئەم کاتان باش سڵاوەتەوە بۆ بینەرانی کورساتیش لە ڕاستیە خۆی کاڵێن قەستەڕە ئەو شتەیەکە لە ڕێی دەمارێکی خوێنەوە خوێن بەربیا خوێنەنەر ئەیبێتە ژوورەوە و یا عیلاج یا تەسویری ئەو شوێنەی پێەکەی ئەو بۆری خوێن بەربێ خوێنێنەر ئەمە وەکو کەلیمەی قەستەڕەکە معناکەی ئەوەیە ینی بە ئینگلیزیان دەڵێن کاثێتر بەس وا باوە لە عەرەبی و لە کوردی ئەم شتە پێوترێ قەستەڕە وەکو چۆن بۆ دڵ هەیە کە دکتۆری دڵێکا قەستەڕەی شوێنی تریژ هەیە وەکو چۆن قەستەڕەی مێشک هەیە بۆ مەشاکلی بۆری خوێنی مێشک مەسەلەن چ جیران بێ وەکو جەڵتەی مێشک چ نەزیفی مێشک بێ وەکو تشەوە هاتی خوێنبەر و خوێنێنەر و گۆبکەکردنی خوێنبەرەکان و ئەمانە و بۆ پەلەکانیش هەیە مەسەلەن ژیرانی خوێنبەری پەلەکانە لە قاچە لە دەسا و قەستەڕی شوێنی تریژێک و قەستەڕی گورچیلە قەستەڕی جگەر لە شوێنی جیاوازە بەکارە مەسەلەن دەمار خوێنبەر تەسک بۆتەوە خوێنێنەرەکەی تێک چۆڕمە باشە دکتۆر بەنمونەکە ئەڵێن قەستەڕەی گورچیلە چی پێکرێن کەسێک کە قەستەڕەی گورچیلە بکە ئێوە توان چی بۆ بکەن بەس دەستنیشانکردنی حاڵەتەکە یاخود چیترە زیاترە لەوە ینی تۆ کەم دەستنیشانکردنی حاڵەتەکە باڵێ یارمەتی ئەیە بەڵام مەسەڵەن نەخۆشەکە تەسک بوونەوەی خوێنبەری گورچی لێ هەیە ئەم زەلامە وای کردووە کە گورچی ئەو گورچیلەیە باش ئیش ناکە لەوانەیە هەردوو گورچیلەکەی تەسک بوونەوەی هەبێت لەبەرەوە گورچیلەی باش ئیش ناکە ئێمە ئەتوانین شەبەکە باڵۆنی بۆ بکەین کە یارمەتی با لە باشتر بوونی ئیشکردنی گورچیلە مەسەلەن حاڵەتی تر هەیە بەهۆی ئەوەی کە دەماری بڵین خوێنبەری گورچیلەی تەسک بۆتەوە زەختی هەیە زەختەکەی کۆنتترۆل نابێ بە حەبووانە عیلاجکردنی ئەمە بە شەبەکە و باڵۆنەوانە یارمەتی ئەو مۆزوعە ئەوە لە گورچیلە لە شوێنی تریشا پێ لە جگەرا بنمونە قەستەڕەی جگەر هەیە لە جگەرا مەسەلەن زەلامێک وەرەمی لە جگەریایە مەسەلەن لوویەک لە جگەرێتی لۆکە خراپە چۆن خەڵک هەیە کیمیاوی وەرەگرێ بە حەبوو بە دەرزی ئێمە ئەتوانین ئەو کیمیاوی بۆ بکەین تەنها بۆ ئەو وەرەمەی کە لە جگەرا دروست بوو ئەو خوێنبەری کە ئەچێتە ناوی ئەو خوێنبەری خوێنە با بۆ ئەو وەرەمە بە تایبەتی ئەچینە ناوی بە قەستەڕی وردو عیلاجی زۆر باشە قەستەڕی پرۆستاتت باس کرد ئەمان پێش بەرنامەکەوتت قەستەڕی پرۆستاتیش هەیە وەکو چۆن وەکو هەموو بەشەکانی تر قەستەڕی پرۆستاتی هەیە لە مەشاکیلەکان ئێستا مەسەرەن لە خۆت ئەزانی پیاو بە تایبەتی دوای 60 و 65 ساڵی ئەوانە تووشی پرۆستاتە بەنەوەی بە کوردی پێڵێن پرۆستات ئەمە چییە ینی پرۆستاتیان گەورە ئەبێ زەخت دەکاتە سەر بۆری میزیان میزکردنیان بە ناڕەحەتترە بێ ینی وەکو زەلامێکی گەنجتر طبیعی نابێ ئەم عیلاجی کە تا ئێستا کراوە ئەوەیە کە بە نازوری گورچیلە و بڵێ عەفوەن نازوری پرۆستات و ئەوانە ئەیکەن بەشێکی عیلاجەکەن و ئەوانە بۆی میزکردنی ئاسانتر بێ ئێستا قەستەڕی پرۆستات هەیە بۆ ئەوانە ئەو بۆری خوێنانەی کە خوێنە بن بۆ پرۆستات لە هەردوو لای حەوزەوە ئێمە بە قەستەڕی زۆر وەردەچینە توانین بچینە ژوورە و وای لێ بکەین قەپاتی بکەین کە ئەو پرۆستاتە لەگەڵ وەختا بچووک بێتەوە ئەو مەشاکلانەی کە دروستێکە لای ئەو زەلامە نامێت باشە دکتۆر ئەتوان بڵێن قەستەڕە چی ئاسانکاری بۆ تەندروستی مرۆڤ کردووە لە بواری هەم چارەسەر هەم دەستنیشانکردنە ئەی پێشتر چی هەبوو کە نەکرا و ئێستا چی بە قەستەڕاکرا وڵای پرسیارێکی جوانە زۆر شت تەواان زۆر شت چکە خۆی مەوزوعی قەستەڕە ینی ئەگەر بەعام باسی قەستەڕە بکەین لەوانەیە هەمووی بەو تەتەوڕی کە ئێستا هەیە بەعام بەدڵی شەوە لەوانەیە 35 ساڵ 40 ساڵ کۆن بێشتەکە ینی وەکو برانچێکی وەکو بەشێکی تۆپ شتێکی تازەیە بەعام اینجا لەمەشە مەوزوعی قەستەڕەی مێشکەوانە زۆر تازەترە
مەسەن زۆر نەخۆشی هەبوو پێشەوە نەمازانیوە چۆن عیلاجی بکەین ئەمە یەکەم تێی نەگەیشتوین ئێستا زیاتر تێگەین بەهۆی قەستەرەوە نقطەیەکی لەمە مهمتر ئەوەیە مەسەنەن زەلامێک مەشاکلی ئەم خوێنبەر و خوێنەرایی لە مێشکیا هەیە پێشتر هەر بۆ بیری لێکراوەتەوە کەلەی سەر بکرێتەوە عملیاتی گەورە بچیتە ژوورەوە ئەمانە بە چاو ببینیت بیگریت لای بیت ئێستا لە دەمارێکی زۆر وردەوە یا لە مەچەکەوە یا لە بنی ڕانەوە چیتە ژوور چۆن کانی لایەکە هەیە چتە ژوورەوە بە قەستەڕی وردەچتە ئەو شوێنانەی کە ئەتەوێت عیلاجی بکە عیلاجەکەی لە زۆربەی حاڵەتەکانە نەخۆشەکە بەخەبەرە مەسەن بەنجی عامی ناوێت تەنها چەند شتێک نەبێت ئەمە لە مێشکایکەین بە بەنجی عامیکەم ئەویش لەبەر ئازانیە بەوەی نەجوڵێت نەخۆشەکە ئەجینا زۆربەی ئیشەکانمان بە بەنجی مەوزعیە بە بێکردنەوە و بە بێبەنجی عام و باش قەستەڕی مێشک چی لە زانستا زیاد کردو ینی ورتر بڵین ئایا خوێنبەربوونیەکی مێشک کڵۆبوونی خوێن لە مێشکە ئەمانە بە قەستەرە چاکرێن یاخود تەنها دەستنیشانەکەن ئەمیش پرسیارێکی زۆر جوانە لە ڕاستیە بە هەلەوە بڕین باسی قەستەڕی مێشک بکەین لە مەوزوعی جەڵتەی مێشکە ئێمە شتێکمان هەیە کە بە ئینگلیزی پێڵێن لارج ڤێسل ئۆکلوژن یعنی کە بۆریەکی خوێنی گەورەی مێشک کەڵێم گەورەی توڵانێ مێشک 6 سانتی وانە بڕا بەڵام گەورەیانی 2 میلیمتر و 2 میلیمتر و زیاتر بێت وەزێ مە گەورەی پیاڵێ میلیمتر و نیەک و زیاتر بێت ئەم دەمارانە جاری وای ئەگیرێت زەرامێک کڵۆتێکی هەیە لە دڵیا یا لە ملیاجێ دەسەرەوە ئەگیری ئەمە پێشتر عیلاجی نەبوو مەسە پێشتر عیلاجی نەبوو ئێستا هەمووی 6 ساڵە بەو تەتەوراتەی لە قەستەڕی مێشکا ڕوویاوە ئێمە ئەتوانین نەچینە ژوورەوە لە کاتێکی تایبەتیانی ناکرێمە خەڵک دوای 6 ساڵ بێت مانیە بێتوانە لە کاتێکی تایبەتی توانین بچینە ژوورەوە ئەگەر زوو فرێکەوی ئەمە کە دروست بوو بە شەبەکەی گەینە دەرەوە یەخێنە تەنەکەی خۆڵەکەەوە ئەوەی کە چۆتە شوێنێکی خراپەوە ئەو شوێنە جاریتر خوێنی بۆچێتەوە لەبەرەوە ئەمە پێشتر نەکراوە پێش مەسەرەن پێش 15 ساڵ نەکراوە چونکە ئەو شتانە ئەم تەتەورە نەبووە مەسەن ئەم جیهازانەی کە ئەیبینی لێرە ئەم جیهازانەوەی تازەیە جا قەستەڕێکی جیهازی قەمە جیهازی ئەنجەی پێڵێنانی ئەوەی کە قەستەڕەی پێبینی ئەمانە زۆر بیدایی بوون ئێستا زۆر تەتەوریان کردووە ئەگەر دیقەتی ئەمە مەسەن ئەم ڕسمانە بکە لە پشتی نەزانی کە دیتێڵی ینی زۆر تەفاسیلی دەمارەکانە بینین و زایدەن لە 2 لاوە توانین سەیری بکەین و ئەم قەستەرە و شتە بچووکانەش ئەوەنە تەتەوریان کردو کە ئەتوانی بە شێوەیەکی سیف بە ئینگلیزی پێڵێن سیف ئەو مهمە سەلامەت بێنە خۆشەکە سەلامەت ئەو ئیشە بۆ نەخۆشە بکەین لەوانەیە مەسەن پێشتر ئەو فکرێ هەبوو پێش 10 ساڵ بەس ئەو شتانە نەبووە کە بە شێوەیەکی سەلامەت بۆ نەخۆشە بکەین تۆ چی وکرێگە تۆ بینیتە دەرەوە بەڵام مشکلێکی گەورە بۆ نەخۆشەکە دروست ئەوە مهمە ئێستا ئەو هەیە ئەو تەتەور من بە تەسەوری من لە دوای ینی ئەم قسەی بە تۆش مهمە لە دوای دۆزینەوەی ئەنتیبایۆتیک چی پێڵێنەوە دژە هەوکردن دژەهاوکردەوەی کە خەڵک مەسەن ئیلتیهابێکی خواوە مەسەن بڵێن ئەمۆکسیسلین مەسەن لە دوای دۆزینەوەی ئەو کە یەکەم دەرمان چی بدۆزرا پەنسلین نەبوو لە دوای دۆزینەوەی ئەوە تەسەورەکەم قەستەڕەی مێشک بۆ مۆزوعی جەڵتەی مێشک گەورەترین دۆزینەوەی مێدیسنە باش ڕەنگە کەسێک گوێی لەم بەرنامەیە بێ بینەری ئەم بەرنامەیە بێ جەڵدەی مێشک لێ یابێ لە پێش چەند ساڵێک بەر لە ئێستا بێتە لای بەڕێزت یا کەسێکە ئەمی خساسی بەڕێستی هەیە بڵێمەوێ بەم قەستەڕەیە باشم بکەیتەوە کاتە با باسی ئەو بکەین قەستەڕەی مێشک بۆ چارەسەری جەڵدەی مێشک چه سوودی لێ بینیت ئەوەی کە ڕاستەوە خۆ لە کاتی جەڵدەکەی ئەگاتە لای ئێوە یاخود ئەوەی پاش هەفتە و چەند مانگێکی جێگات قسەیشی زۆر جوانە ئەمیش پرسیارێکی زۆر جوانەوە بۆ زیادکردنی تەوعی خەڵکی زۆر مهمە ئەمشت طبعا جەڵتەی مێشک بەهۆی جیرانی خوێنبەرەوە باسی نەزیف ناکەین ئێمە ساینس بەهۆی جیرانی خوێنبەرەوە ئەمە ئێمە لە کاتی ڕوویانەکەیە هەتاوەکو 6 ساعت من هەموو شتێکی بۆکە لە کاتی ڕۆیانەکە بەرەو خەڵک زۆر مهمە ئەو شتە بزانێت لە کاتی ڕۆیانەکە هەتاوەکو 6 ساعت لە دوای 6 ساعتەوە تاوەکو 24 ساعتیش احتیمالە ئیسفادەی لێ بکە بەڵام ئەو کاتە ئەبێ MRI بۆ بکەی CT سکانی بۆ بکەی ئەمانەی بۆ بزانی ئەمە لەو جەماعەتێکە ئیسفادەی لێکایە لەو جەماعەتێکە ئیسفادەی لێنە هەتاڵ سەنگانی وردیەوێ پێش ئەوەی قەستەرە بەس پێش 6 ساعتەکە
ئەلەکسەر ئەگەر بزانم دەمارێکی مێشکی ژیراوە ئەو زەلامە ئەتوانین بۆی بکەینەوە. بەڵام مەسەڵەن زەلامێ ئەڵێ هەفتەی پێشوای لێ هاتوو زۆر دوور ناڕێنەوە هەفتەی پێشوای لێ مەسەڵەن ئەڵێ 4 ڕۆژ لەوە پێشوای لات خەڵکی ژێڵە 2 مانگ لەوە پێشوای لات خەڵکی ژێڵە وڵات 2 ساڵە توش بۆ ئێستا زانیومانە تۆ لێریت لایەکی وشک بوو. ئەمە زۆر میمە خەڵی بیزانە خانەی مێشک و خانەی شوێنی تر نییە کە مرد دروستکردنەوەکەی دروست نابێتەوە کە مرد خانەکە. ئەبێ ئەو نقطەیەش بزانانی ئەمەش هەر بۆ تۆ مهمە بۆ ئەلامەوە قسانە. بە ئاڤرێج یعنی بە تەقریبی هەموو دقەیەک کە ئەو دەمارە ئەگیرێ هەموو دقەیەک 2.9 ملیۆن خانەی مێشکە مرێ هەموو دقەیەک 2.9 ملیۆن اینجا ئەمە تەواو لێچێک بۆیشتر فەرقە بەزیانی ئەمە تەقریبی ئەوانەیە زەلامە 4 ملیۆن لەدەست بە زەلامە ب 2 ملیۆن لەدەست بە تەقریبی زیان هەرەگەیراوە ئاکە کۆرتەکەەوە گیراوە 2.9 ملیۆن اینجا تو دقەیەک ساعتە 6 دقەیە اینجا تۆ مەڵم تا 6 بەڵام دکتۆر پرسیارێکی بێ واقعی بین ئێمە کەسێک جارێک کە جەڵدی مێشک لێیە ڕەنگە هەر خۆی ساعتە دوانی بوێتە تەشخیصەکرێ یاخۆ تا گەێنرێتە نەخۆشخانە ڕەنگە دوور بێت ئەو پزیشکەی کە لەوەیە بڕیاری ئەوەی بەدەستە بێ کە بزانێ ئەمە خوێنبەربوونی مێشکە یاخود کڵۆبوونی خوێنە لە ناو دەمارەکانی مێشکە یاخود ئەمە تەنها بە سیتیسکان و ئەوەی کە خوێن لە ناو خەڵکا و تێشایی تەنووری بەمە ئەبێ دەستنیشان کرێ ئەو کاتە بنێرێتە لای بەڕێستان. ئەمیش پرسایشی زۆرجانتوانەوە زۆر میمە کە تۆ دکتۆری تو شتەکان تێگەرە بوو من ئاسان کردووە. تەواو ئەمە زۆر میمە تۆ زەلامەکەیتە بەردەستە بڵێن تۆ دکتۆرەکەی لە ئەمەرجەنسی دانیشتی نەخۆشەکەی بۆ لای تۆ بڵێن لایەکیش ناکە دەمی خوار بۆ ئەمانە میان جواب نایەتەوە تۆ ناتوانانی تەکید بی ئەمە خوێنبەری گیراوە یان نەزیف بووە یان شتێکی ترە شتی تر مەسەڵەن وەرەمێ لە مێشکێت ناتوانین ئەمە بزانین. بەڵام سەریعترین شت بۆ مۆزوعچێ سیتیسکانە سیتیسکانێکی بۆکەی بە بێ مادەی ملەوە سیتیسکانێکی بۆکەی کە سیتیسکانەکە بۆ کرد بۆ دەرەکەی کە ئەگەر نەزیف و تا ئەو مۆزوعە تەواو بە 6 ساعتێکەکەمەکە نایەت ئەو تەواو. ئەگەر هاتوو زانیمان خوێنگیرانە سیتیسکانێکی تری بە پەلە بۆکە هەر لەسەر تەیبڵەکەیە نەخۆشەکە بۆی بزانین خوێنگیرانەکەی لەکوایە. ئەمە هەموو ئەم مۆزوعە ئەگەر سیستمێکی باش هەبێت ینی لۆجستی ئەن مەبەست ئەگەر سیستمێکی باش هەبێت هەموو مۆزوعە بڕوا ناکەم نی ساعت زیاتری پێ بچێت تۆ بڵێ ساعتێ پەیوەندی بە منەوەکەن مەسەن ئەوەش ساعتێکی بخەنە سەر تا منەشیان ئەم قەستەڵەیەکە لێرێ ئەوەش ساعتی 3 ساعت هەر لە ناو 6 ساعتەکەیە کە باسێکی بەس ئەو نقطەیەش مهمە کە ئەوە بیرەکەم وا پێ دەڵێن کە ئەڵێم تا 6 ساعتی ئەوە نییە لەسەری بخەویت یعنی مەسەن تۆ بڵێ ئەم نەخۆشە بەدەستم گەیشتۆ تۆ دیران جۆم لێ بووتی 6 ساعت گرنتیە مەسەڵەن ئێستا 4:30 پێ شۆقەی ناکە ساعتی تیش خۆوان تاخیرکەینەوە ئەە ئەبێت تا ئەگاوێ بەشتەسن نە ئێماڵی تا 6 ساعتی بۆ ئەەکەم دوای 6 ساعتی احتمالە بۆی بکرێ بەڵام طبعاً 5 ساعتونی زۆر باشە لە 6 ساعت چکە بۆ بیرێکێتەوە هەموو داقەکە 2.9 ملیۆن سێڵەکەیە کە من لە دەست مەچێ ئەوە مهمە. و ئیشەکەش لە قەستەڵی لە جەڵتەیە یەک فەرقی تریش هەیە ئەوەش حەزەکەم خەڵک بزانێت لە جەڵتەی مێشکە ئیشەکەی ئێمە ئەوە نییە ئەو زەلامە کۆمپلیتلی وای لێ بکەیتەوە مەسەڵەن بیکەیتەوە بە پێش جەڵدەکە یعنی مەسەڵەن بڵێن دکتۆر ئاوات نەخۆشێکی هێنێت ئەم زەلامە پێشەوە لە ئۆفیسا بوو مەسەڵەن نووسەرێکی گەورە بووانە ئیشەک هەدەفی من ئەوە نییە وای لێ بکەم ئەم زەلامە بێتەوە بە نووسەرێکی گەورەش بنووسێتەوەوانە ئەو یان جاران ڕایگرێت سەر ڕابکاتەوەوان ئەمە شتێکی باشە گەر بەدەست بێ هەدەفەکەی من ئەوەیە ئەم زەلامە بتوانێت خۆی بەتەنیا بژی بەبێ یارمەتی خەڵک بچێ بۆ توالێت نانخوا ئەمە زۆر مهم ئەمە ئێمارسی 0.1 پێڵین بە ئینگلیزی وەکو بۆ بینی خۆمان بۆ ئەگەر ئەم زەلامە مەسەڵەن بەردەوامیشیشی بێت تلیشی پێبات یعنی ئەمە شتێکی زۆر مهم نییە بەڕاستی تێگەی مهمە ئەم زەلامە هەدەفەکە ئەوەیە وای لێ بکەی لە مستەما ئەبتوانێت بژی بەتەنیا بچێت بۆ بازار خۆی بەتەنیا ینی ئاوا بێ بەس شەر نییە وای لێ بێت مەسەڵەن جاران ڕای کردووە یاریزانی دوو گۆڵی بێ ئێستاتوانێت ڕابکاتەوە شەر نییە هەدەفەکەش ئەوە نییە چکە تۆ ئەو بزانە هەتاوەکو تۆ گەر لە ماڵەوە ژوای لێ بێ لە تەنیش ئەم خستخانەیە وای لێ بێ تایەتە ئێرە 1 ساعتیش بێ بچێ یەک دنیاخانە هەیە کە مردووە هەڵاستێت
هەدەفەکە ئەوەیە ئەو خانانەی کە ئەگەر تۆ دەستکاریان نەکەی ئێستا لە خەتەریان و نەمردون جارێ وا بکەن نەمرن جارێ نەمردون زەرەرەکە لە نیمە بگەڕێنیتەوە جارێ نەمردون مەزانە گەر وازی لەبێنی ئەمرێ وا لەکەن ئەوانە بژێنەوە باش دکتۆر کۆتا پرسیارم ئەوانەی تووشی خوێنبەربوونی مێشکە بن هیچیان بۆ ناکرێت بەچوو خوێنبەربوونی مێشیش تەوان ئەسبابی زۆرە بەڵام ئەو ئەسبابانەی ئەگەر هاتوو دووسێ شدەیە لە مێشکە مەسەڵەن تەشەوهاتی خوێنبەربوون خوێن بەر و خوێنهێنەر هەیە کە تێکەڵە بن کە خوێنبەر و خوێنهێنەر لە مێشکا تێکەڵە بێ مەسەڵەن زۆر جار زگماشی ئەو مۆزوعە ئەتەقێ ئەوە ئەبێ عیلاج بکرێ ئەوە ناتوانێت عیلاجی بکەین خەڵک هەیە بەهۆی زەخت و جگەرە کێشان و ئەمانەوە کە ئەمەژەر بۆ تۆ مهم بۆ ئەوێنس مێشکیان دەمارەکان خێنی خوێنبەرەکانیان وەکو چۆن گۆبکە دروست دەکات وەکو من دایمە بە نەخۆش دەڵێم وەکو چۆن تایەکە لووسە بێت گوپە باز طبعا ئەمە لە مێشکە بەس عینی کۆنسپتی فیزیاییە ینی کە گوپیا طبعا ئەو دەماری خوێنە ئەو خوێنبەرە دیوارەکەی زعیفترە لە دیواری خوێنبەریشتر وانە لەو شوێنەوە تەقێ کە ئەتەقێ نەزیف دروستەکە ئەگەر ئەم نەخۆشە نەمرد بێ نەجاتی و بێلێکم دانە طبعا وازی لێبێنی ئەوە نزیفە دروست دەبێتەوە بۆ جای دۆم زۆر خەتەری لەسەر حالی دروستەکە ئەوانش ئەتوانیم عیلاجیان بکەین بە دانانی شەبەکە بێ بە دانانی کۆیل بێ کۆیل و باڵۆن بێ ئەومان زۆر باش دکتۆر هیچ شتێک ماوە بە خەڵکو و بینەرانی بڵێیت لەسەر ئەو پسپۆری بەڕێزە لەسەر هەندێک وردەکاری کە نەمانوتن وڵای جا خۆگەرەسە دانیشن دکتۆر ئەتوانین تا بەیانی قسە بکەین لەسەریش هێشتا لەسا یەکیشیمان نەوتەوە بەڵام من حەزەکەم خەڵک بزانێت کە ئەم شتە هەیە یەکەم دووەم ئەوەنە خەڵک پڕ نەکەیت کە تێی نەگا چونکە شتەکان تۆ دیقەتیش بە زۆری شتەکان تەکنیکی ینی تەقەنیە زیاتر شتەکان قورسەبێ بە زمانێکی زۆر سادە قسە بکەی کە خەڵک تێیگرە ئەمە وەکو هینی ژوایە دۆزەوێ بچێتە ناو خەڵکەوە وردە خەڵک تێبگە ئەژنا دایمە قسە هەیە بۆکردن بەڵام بۆ ئێستا ئەمە بابەز بێت بۆ ئێستاوەندە بەسە کەواتە بێگومان ئینشاڵڵا لە کاتەکانی دواترە ئێمە هەوڵین بەورتر و بە شێوەیەکی ئەمەلیانە ئەمە بۆ خەڵک ڕوونکەینەوە بێگومان لەگەڵ بەڕێستا سپاس بۆ بەڕێست و ئێمە لێرە کۆتاییمان بە بابەتەکە ئەمڕۆمانێنە خواتان لەگەڵ